وەزانکۆی سلێمانی وەڵامیان داینەوە بۆی کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی 34مین کۆبوونەوەی ئاسایی خۆی گرێدا و پرسی ئاڵوگۆڕی سەرۆکی فراکسیۆنی هاوپەیمانی نیشتیمانی و ڕێخستنەوەی لیژنامیشەیەکانی ئەنجومەنەکە و باتەندەرکردنی خزمەتگوزاریەکان لە یەکەکانی نیشتەجێبوون گفتوگۆیان لەبارەوە کرا، بەڵام بەهۆی پاشگەزبوونەوەی سەرۆکی فراکسیۆنی هاوپەیمانی نیشتیمانی لە داواکەی کە لە کۆبوونەوەی ڕابردووی ئەنجومەنەکەدا پێشکەشی کردبوو، ئاڵوگۆڕەکە بۆ جاری دووەم لە نێوان حیزبی سۆسیالیست و حیزبی شوعیدا بۆ کۆبوونەوەی داهاتوو دواخرا. بڕگەی یەکەمی ئەجنداکە بەخشینەکەی دکتۆر فەرهاد بوو لە کۆبوونەوەی پێشوە بە دەنگی زۆرینەی ئەندامانی ئەنجومەن دووەمان خست بۆ کۆبوونەوەی 34 لە کۆبوونەوەی 34یشە تەبەن پێشتر لەبەرەوەی بەخشینی داوا کرد بوو دکتۆر فەرهاد، بەڵام بۆ لە نێوانی کۆبوونەوەی 33 و کۆبوونەوەی 34 جاری تر یاداشتێکی پێشەشمان کردبوو داوای کێشانەوەی بەخشینەکەی خۆیەکە واتە پاشگەز بوو بۆ لەوەی کە داوای بەخشین بکوواکە ئەمە مافێکی شخصی و تایبەتی هەموو ئەندامێکی ئەنجومەنە، بۆیە ناچار بوون لەبەرەوەی کە هەموو لیژنەی یاسایی و زۆربەی ئەندامانی یاسایی ڕوونکردنەوەیاندا بەڵام نەگەیشتینە خاڵی کۆتایی لە هەفتەوە دیارە کردمانەوە بە 11 لیژنەوە پێکاتی هەموو لیژنەکانیشمان دیاری کردبوو واتە سەرۆک و جێگر و بڕیاردەر و ئەندامانی لیژنەکە و بەشێک لە ئەندامانی لیژنەکە پێیان خۆش بوو کە جارێکی تر ئێمە پیاچوونەوە بە ناوەکانیان بکەین، ئێمە کۆی لیژنەکانمان پەسەند کرد. پرۆژەی بە تەندەرکردنی خزمەتگوزاریەکانی کۆمەلگای نیشتەجێبوونەکان دیارە ئێمە کۆمەڵێ ڕێنمایی لەمان بۆ هاتووە و ئەو ڕێنمایانە کە پێشتر سوتمانتە بەردەم ئەندامانی ئەنجومەن و لیژنەی تایبەتی پلان و پرۆژەکان و هەموو سەرنج و تێبینیەکانی خۆیان وتووە بەپێی ئەم پرۆژەیە کە ئێمە ڕێنمایی بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە دەرەکەین، ئەو ڕێنمایانی ئێمە بۆ پارێزگای سلێمانی و ئیداری ڕاپەڕین و گەرمیانە بۆی لەمە دووە کۆی خزمەتگوزاریەکانی کۆمەلگا سیتیەکان یا کۆمەلگەکانی نیشتەجێبوون بتوانن بەپێی ئەو ڕێنمایانە بە تەندەرین بکرێتەوە تا هەموو خزمەتگوزاریەکان لە ڕێگای تەندەرەوە بێ کۆی ئەو خزمەتگوزاریان کە لە ناو کۆمەلگاکانی نیشتەجێبوونایە. فراکسیۆنی هاوپەیمانی نیشتیمانی کە نوێنەرایەتی هەر سێلانی سۆسیالیست و شوعی و زەحمەتکێشان دەکات لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بە هەر سێلایەنەکە یەک ئەندامی ئەنجومەنیانەیە با پێی ڕێکەوتنێکی پێشوەختی نێوانیان 2 ساڵ یەکەم ئەندامەتی ئەنجومەنەکە لە لای حیزبی سۆسیالیست دەبێت و 2 ساڵی دووەم دەدرێت بە حیزبی شوعی، بەڵام سەرباری تاوابوونی وادەکەی بەهۆی دروستبوونی چەند ناکۆکیەک سۆسیالیست ئامادەنی ئەندامێتی ئەنجومەنەکە ڕادەستی شوعی بکات. من داوای بەخشینەکەم پێشکەش کردووە، بەڵام بەداخەوە برادران لە هاوپەیمانەتەکەی ئیلتیزامیان بە ڕێکەوتنەکەی خۆیانەوە نەکرد کە من نوێنەریانم لە ئەنجومەن مفاتەحەی ئەنجومەنیان کرد چەند جارێک بەبێ ئاگاداری من ئەبێ ئەو ڕێکەوتە سیاسی احترام لە پێگە و پلەی من بگرێت لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی. من سوورم لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەتا ئەو کاتی بە ئەندامبوونم لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەتا ئەو کاتی خۆمەوێ بەویستی خۆم نەبێت لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ناڕۆمەگەڕێ. کۆبوونەوەی داهاتووی ئەنجومەنی پارێزگای سلێمانی تایبەت دەبێت با چەند پرسێکی پەیوەست بە ڕەوشی ئێستای هاوڵاتیانی پارێزگاکە و لە نێویدا دوایین بڕیار سەبارەت بەو ئاڵوگۆڕە دەدرێت کە بڕیارە لە سەرۆکی فراکسیۆنی هاوپەیمانی نیشتیمانی دابکرێت. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.